لە چوارچێوەی کێبڕکێکانی هەفتەی دووەمی خولی نایبی کوردستاندا یانەی نۆرۆز شامبەشانی ئارارار سەرکەوتن تۆمار دەکات و هەردوویانەکەش کۆی خاڵەکانیان بەرزەکەنەوە بۆ شەش خاڵ لە پێشەنگی ڕیزبەندی خولەکەدا. یانەی نەورۆز بە بردنەوەی دووەمی لە خولی نایبی کوردستان بەسەر یانەی هەولێردا پێگەی خۆی لە پلەی دووەم بەهێزتر کرد بە شەش خاڵ. لە یاریەکانی هەفتەی دووەمی خولی یانە نایبەکانی کوردستان لە یاریگای دووەمی فەڕەنسا و هەریری یانەی هەولێر بە پێکاتە لاوەکەی میوانداری نەورۆزی خاوەن سێ خاڵی کرد. یاریەکە لەگەڵ فیکەی نەوزاد ساڵحی ناوبژیوان بە بەهێزی دەستی پێکرد و هەردوویانە تا ڕادەیەکی زۆر لە ئەستێکی مامناوەندی دابوون بەردەوام هێرشیان ئاڵگۆڕ دەکرد. لە گەم یەکەم چەند لێدانێکی جوانی یاریزانانی هەردوویانە بیرە بەڵام تۆڕی هیچ کامیانەی پێ نەهەژێنرا و گەم یەکەم بە یەکسانی بێگۆڵ بە کۆتە هات. وەک بینکان ئێمە دوم یاریمان لە خۆلپستان یاریەکەم یەکسان بوو لەگەڵ یان نەزاخۆ ئەو یاریە پێویستمان بە سەرکەوتن بوون بۆ سەرکەوتن یاریمان کرد بەڵام ئەوە نەمانتوانی سەرکەوتن دەست بێنین. ئێمە یارێکی باشمان کرد هەموو توانێ خۆمان بەگەر خست وەک دەشزانن خەڵکی کوردستان بەرچاوڕوونی بۆ خەڵکی کوردستان تیپەکەمان تیپێکی شەبابە چاوەڕێ ئەوەی دەکرێت لە قۆناغی دووەم لە یاریەکانی داهاتوو بتوانین ئاست و ئەنجامی باش بەدەست بێنین. ئەو یاری ئەو ڕۆژ تا ڕادێکی باش یاریێکی باشیان ئەنجامدا ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوو بتوانین گۆڵ تەمارکەین قەرەبووی ئەو شتەکەین. لە گەیمی دوام بە سەرەتایەکی باشی هەولێریەکان دەستی پێکرد و نەورۆزیش بەرگریەکی پتە و بەڵام لە خولەکی پەنجاونەوە لە هەڵەیەکی هێڵی بەرگری یانەی هەولێر وڵات ساڵح گۆڵێکی بۆ نەورۆز تۆمار کرد. دوایەم گۆڵا هێرشبەرانی یانەی هەولێر بە تەواوی کۆنتڕۆلی تۆپیان کرد و چەندین تۆپی مەترسیدار ئاراستەی گۆلی نەورۆز کرا لەلایەن بارزان شێزاد و بەڵێن وشیار و ڕامیار ئازاد و کۆسرت باعیز بەڵام هەمویان بێ ئاکام بوون و یاریەکە بە گۆڵێکی پاک لە بەرژەوەندی نەورۆز بە کۆتا هات. لە ڕاستی ئەمڕۆتان لە یاریی کوردستانە بوو بەرامبەریانی هەولێر و لەناو یاریگای هەولێرە یارێکی باشمان ئەنجامدا ئەتوانم بڵێم هەردوو لاش وەکو ئاز وەکو یەکین بەس ئێمە لە دوای گۆڵەکەوە توانیمان بەرگری لەو گۆڵە بکەین و لە هەموو دنیا شاروای دوای گۆڵکردن بەرگریکردن. بەم ئەنجامە یانەی نەورۆز دوای بردنەوەی هەردوو یاری خۆی بووە خاوەنی شەش خاڵ و هاتە خانەی دووەم هەولێریش بە خاڵێک چووە خانەی 11. یانەی نەورۆز توانی دووەمین سەرکەوتن لەسەر یانەی هەولێر تۆمار بکات لە خولی نایابی کوردستان. بەم دوو سەرکەوتنەش توانی کۆی خاڵەکانی بکاتە شەش خاڵ لە سەرووی ڕیزبەندی خولەکە. هەرچەندە یاریزانە لاوەکانی یانەی هەولێر هەوڵی بەدەستێنانی سەرکەوتن و سێ خاڵی یاریەکەیان دەدا بەڵام بە هەڵەیەکی هێڵی بەرگری نەک سێ خاڵێکی یاریەکەشیان لەدەستدا. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.